feasible surgery, and it is safe relatively to the new advances. Sometimes selective surgery is defined as a lump resection in patients with unresectable or کاتتان باش ئەمڕۆ کۆبوونێتەوە لە یەکەمین کۆنفرانسی زانستی نەخۆشیەکانی شێرپەنجەی سیەکان. طبعا ئەم جۆرە کۆنفرانسانە زۆر گرنگە لەبەرەوەی چەند ستێپێک ئەمان باتە پێشەوە بۆ دەستنیشانکردن، زوو دەستنیشانکردنی نەخۆشیەکە، بۆ هۆشیارکردنەوەی دەور و پشتمان و هۆشیارکردنەوەی خەڵکی بە تایبەتی کە ئێستا گەنجەکانمان لە مەرحەلەیەکان زۆر جگەرە کێشان زیای کردوێتیانە، بەکارهێنانی ڤیپ و نەرگیلە و ئەم شتانە هەمووی زیای کردووە. ئێمە وەکو پزیشکانی ڕێدیۆلۆجی، پزیشکانی تیشک و سۆنەر و ئەوانە ڕۆڵێکی گرنگمان هەیە لە زوو دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە. بە تایبەتی ئێستا زۆر لە وڵاتە پێشکەوتووەکان پرۆگرامی سکرینینگ واتە دەستنیشانکردنی پێشوەختە لە ئارایە بۆ دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە بە بەکارهێنانی ئامێری سیتیسکان و ئەو شتانە. و خوا نەخواستە ئەگەر شتێکیشمان بینی لەو کاتانەیە ئەتوانین بچینە سەری بە بەکارهێنانی سۆنەر بێ یا هەر بە سیتی بێ، بە دەرزێکی بەسیت سەحبێکی لێ ئەکرێت و ئەنێرێت بۆ تاقیگە بۆ فەحزکردن. ئەمە ڕۆڵی پزیشکانی تیشک و سۆنەرە. As we continue to cover novel therapeutic strategies, the lack of data. Till this point, we don't have any data about the بەداخەوە ئێمە هەمووان باشە زانین کە هۆکاری یەکەمی دووشبوون بە شێرپەنجەی سیەکان جگەرە کێشان و تۆڕەکانێکی دووکەڵ کێشانە با بڵین، جگەرە و جگەری ئەلکترۆنی و نەرگیلە و ئەم شتانە ئەمە سەبەبی یەکەمە. مشکلەکەمان ئێستا تەنها لەوانەیە نییە کە با بڵین بەتەمەنەکان جگەرە پێشینێسا ئەوەی کە زۆر جێگەی داخە گەنجەکانمان ئەوانەی لە قۆناغی سەرەتایی و ئەوانەی لە قۆنغاغی متەوەستە و ئەعدادی و ئەنجا زانکۆکە، یعنی ئێستا هەوای لێ هاتووە لە ئەعدادیەوە تەلەبەی ئێمە هەموو جگەرە ئاگەشتنەوە بەداخەوە. و مشکلی دووەمیشمان ئەوەیە زۆربوونی ئەو ڕێستۆرانت و کافیانی کە بە شێوەیەکی زۆر بەرفراوانانە نەرگیلە پێشکەش بە خەڵکەکەن و نازانین ئەو شتانە چیتیە، چ جۆرە توت نییە کە چی ئەخەنە ناوە توتنەوە، کە سووتێ چی دروزە بێ. ئەمانە هەمووی پێویستی بە توێژینەوەی زۆرە لەسەری بکرێ بۆی بگەین ئاکامێک کە بتوانین بە شێوەیەک ڕێنماییەک بین بە دەسەڵاتدارەکان کە بتوان ئەم شتانە با بڵین قەدەغە بکرێن. بە تایبەتی لە ناو مێرملان و گەنجەکانە بە شێوەیەکی زۆر پەراسەنی ئەمەی کە ئێستا هەیە پاش 20 ساڵ و 15 ساڵیکە نەتیجەکەی بینین کە زانین چۆن جگە لە شێرپەنجەی سیەکان لەوانەیە نەخۆشی تریش زۆر بڵاو بێتەوە. لەبەر ئەوە زۆر زەڕورە لە ئێستاوە دەست پێ بکەین بۆی جیلەکانی داهاتوو ئەو کانی کێن تووشی ئەم بەڵایانە بن. هۆکاری ژینگە و پیسبوونی ژینگە بە یەکێک لە هۆکارەکاندا ڕێ لە ڕاستیە ئەویش ڕۆڵی خۆی هەیە لە دروستبوونی شێرپەنجە و نەخۆشەکانی تریژۆزە بە تایبەتی شێرپەنجەی سیەکان. هۆکاری ژینگەی دەوری زۆرە، پیسبوونی هەوا، زۆربەی کارگەکان، زۆربەی مۆلیدەکان، زۆربەی ئامێرەکانی سارکردنەوە، ئەمانە هەمووی وای کردووە ژینگەکەمان پیس بێ. لە هەمان کاتەدا بارودۆخ و یاخود بەرپرسیارەتی وەزارەتی ئێمەوەیە کە بتوانین لە دەرەنجامی ئەم کارە زانستیانە بکەین، بتوانین تەنها ئێوە بۆ دەمەتەخێن هاتوو.